بۆیە ڕەوشتمان بەرز بێ بەرامبەر باوکمان، با ڕەوشتمان بەرز بێ کە باوکمان لە دەستدا ئەو کاتە ڕێزیان دەزانین، بەڵام قیمەتی نییە. شتێک دام و باسەکەم لە کۆتاییە بۆی کە تۆزێک بە خۆت هەنامچن و ئاگاتە جایک و باوکتان بێ. وەڵی لە ماوە چەند مانگەی پێشووە ئالم جادەیە ڕۆشتم ناو سیارەکەدام لەگە برادێکا بوو، نەفەرێکم بینی وامەزانی باوکمە، گوتم کاک فڵان کەس بۆ سەبخاو باوکمە، گوتم وەڵا خۆ باوکم نەماوە، گوتم سەریە خەم لە سیارەکە، بەڵام تەماشام کرد باوکم نییە، واگم 4 ساڵە مردووە خۆ عەفوی کرد. وامزانی باوکمە دڵم داچەڵەکە، بەس کە ویستم بۆستم و دابەزم خزمەتی کەم سیرەکەم، وەڵا هاتە بیرم خۆم باوکم نەماوە. ڕاستێکی شێوەی لەوە چییە؟ هەر ڕۆژێ لە دەستان نادایک و باوکتان ئەو کاتە قەدری دەزانن. بۆیە دەرگای بەهەشتا باوکت دایکت ڕێزیان لێ بگرن، دڵیان تەنگ مەکەن، شتێ دایکت بووە هۆی خەفەتی دایکت مەیکە، بووە هۆی خەفەتی باوکت مەیکە، ئیلا مەگەر خوا پێی خۆش بێ و جیاوازە. لە کۆتاییدا دەڵێن با ڕەوشتمان بەرز بێ، بەڵکو خوای گەورە ئینشاءالله لە ڕۆژی قیامەتە لەگەڵ خۆشەویستی خوادا صلی الله علیه وسلم حەشرمان بکات.